ام بگرن سر پرسا موچین هرما کردستان و او آستانگین زوزو حجتین کو عراق درد خپیش بو ندانوان هرچند یه موچه ما حفظ صوبه بعد دست بکه پشتی کو 5 روز به در دوره زیادتر در بازم بسر نبونا موچه هم فرمان برن هرما کردستان شاید دیجی آلیین کردستانی جفراکسون هم بگره جوازیر هم بگره لمالا سر و کمار جویان بسر پرشتان سر و کمار لسر به پرسه به یک دنگی راوستیان کو گباشه لسر حکومت عراقی چه بکن ایدی هنجاتان بیانیان بموچین هرما کردستانی در نخه به یک دنگی گباشه چه کنن امیز دتر به پرسه گوتو بیش بکن لگل دکتور ریبوار هادی سرو که لجنه یا سایل پارلمانتوی عراقی جبخت لگل ما دکتور اسپاس بو آماده بونا و ایدی کو موچه زود بین آستان کرن پشتی بتایبت بریارا دادگاه فدرالی جی 5 روز زیادتر جی در باز بون هرما کردستان موچه خورن و به موچه نه جالی یاسایی و هرما کردستان دکاره چپ کتن جبو کو و پرسه به اگجاری چاره سر بکتن هیچ هنجتک نهیتا پیش بونه دانا موچهان بەڵێ دیارە بەجێرە یاسای بودجا و هەروەها ئەو بڕیاری کە لە دادگای فێدراڵیش دەرچوو بۆ کاتی خۆی هیچ کێشەیەکی یاسایی نییە لە بابەتی نردنی موچەی با بڵێن هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانەنیشانی هەرێمی کوردستان شتۆیە لە ڕووی یاساییەوە کێشەی نییە بەڵام ئەوەی کە هەیە لە کاتی جێبەجێکردنی یاساکە و هەروەها لە کێشانەی کە لەناو وەزارەتی دارایی اتحادی دروست دەکرێن لە بۆ هەرێمی کوردستان و لە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە دەبتە هۆی تاخیرکردنی با بڵێن موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان کێشەکان کێشە یاسایی نین کێشەکان کێشە دروستکراون باش ئەگەر ئەو تێبینی و ئەو خاڵیش هەبن و یاسایی لە ڕووی یاساییەوە کێشە تێدا نەبێت وەک بەڕێستان دەڵێن دەکرێت ڕێگری بکرێتن و بە یاسایی دابنرێتن بە هۆی چەند هجەتێک و بیانیەکەوە موچە دابەش نەکرێن نێردرێن بۆ هەرێمی کوردستان بەتاکید بەدڵنیای و ئێمە هەموو کار دووبارەمان کردیتەوە و هەروەها حکوومەتی هەرێمیش ڕۆژانە لەسەر ئەو بابەتەکە قسەی خۆی هەیەەوە ئەندامانی پەرلەمانیش لە بەغدا و ستافی کورد لە بەغدا ڕۆژانە ماوەت لەگەڵ حکوومەتی شو لە ناو پەرلەمانیش دووبارە دەکەینەوە کە ئەو حەجەتانی کە دەدیترێتەوە دروستکراون لە بۆ ناردنی بەشە بودجە و با بڵێن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەخێر ئەوانی دەکرێت قانونی نییە بەڵام هۆکارن دەدۆزرێنەوە لە ئەوەی تاخیر بکرێت لە ناردنی موچەی هەرێمی کوردستان بەداخەوە هەندێک لایەنیش زۆر جار جێویستیەوە دەبین کە ئەو کێشانەی کە دروست دەکرێت لەلایەن حکوومەتی اتحادیەوە تەبریراتی لە بۆ دەهێنرێتەوە کە بە هیچ شێوەیەک وان نییە. دکتۆر پێشتر دەما بڕیارە دادگا فدرالی دەرکات سەبارەت بە دابەشکردنا موچەیان هەرێما کوردستانê بەحسا vê çandê kirbû ku heta ew têbînî û kêşeyên heyî bêne çareserkirin jî nabe lîstê موچەyan an ku pereyê موچەyên herêma Kurdistanê bêne paşxistin. Dema ku dadgeha federalî ev got be me çi rêyên yasayî hene dikarîn wê şikayetekê tûmar bikin yan her tiştekê bi vî awayî ku binpêkarinek heye ya biryara dadgeha federalî jî ji bo ku rûne det ev بەڵێ نەکرد بڕیاری دادگای فدرال خۆ دوایەوە یاسای بودجەش جارێکی دیکە هەموار کراوە ئەو کێشانەی کە پێشتر هەیان بوو پێیان وا بوو یاساکە ڕێگرێت لەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێ ئەوش لە پەرلەمان جارێکی دیکە هەموار کرایەوە ئەو با بڵێن ئەو حەجەیە کە هەش بوو پێشتر لەلایەن وەزارەتی مالیەوەشیان نەما ئەوەی کە هەرێمی کوردستان تاقیر بکەین بەڵێ ئەگەر باس لە ڕێکاری یاسایش بکەین دژ بە حکوومەتی اتحادیان بە وەزارەتی مالیە دەکرێت لە پەرلەمان و سەلاحیەتی ڕقابی خۆمان و کۆندامانی پەرلەمان کە بەکاربین و بەکاری شاتیە پێشترێ بانجی و وەزیری مالیە بکرێت لەسەر ئەو بابەتە لەسەر هەموو ئەو کێشانەی هەیە کە دروست دەکرێت سەبارەت بە موچە و بە ئیستحقاقاتی مالی هەرێمی کوردستان یەک لەو بابەتانی کە ئەوڕۆ باسی لەوە دەکرێت ئیستحقاقاتی جوتیارەکانی هەرێمی کوردستانە کە هەموو محافەزاتی جنوبی و ناوەڕاست استحقاقاتی خۆیان وەرگرتێ لە بابەتی ئەو گەرموجۆیکەوە تەقدیم پێشکەش یان با بڵێن تەسلیمی حکوومەتی ئیتیحادیان کردی ئەو بابەتەش بابەتێکی مرکزیە تەنها جوتیارانی هەرێمی کوردستان کەوا تا ئێستا ئەو استحقاقاتی خۆیان بە تەواوی وەرنەگرت ئێمە ئەوڕۆ لە لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق بە کۆی دەنجی ئەندامانی لیژنە بڕیاری ئەومان دەکرد ڕۆژی چوارشەممە استضافەی وەزیری مالیەی عراقی بکەین لەسەر ئەو بابەتەوە بانگهێشتی لیژنەی یاسایی بکەین و هۆکاری نەناردنی
یان باڵێ استحقاقاتی جوتیارانی هەرێمی کوردستان ڕۆم کاتەوە کە هۆکارچیا تا ئێستا ئەو بابەتە جێبەجێ ناکە بەڵێ سەبارەت بە موچەش و سەبارەت بە بابەتەکانی دیکەش ئەوە دەکرێت ئەو ڕێکارە یاسایانە بەکار بهێنرێت کە پێشترش بەکار هاتووە. ji bo mûçeyên meha bêtin meha heşta û pêdayê meha heft sibe dest pê diketin dabeşkirina wê bi fiilî bi kirdarî hiç garantiyek heye ku mûçeyên mehên pê de nehêne astenkirin di dema xwe de bêne şandin. بەڵێ گرنگتێکە ئەوەیە کە لە یاسای بودجەدا هاتیە و هەروەها کەکو جەنابیش باس کرد پێشتر لە بڕیارەکانیشدا هاتبوو بەوەی کە دەبی ئەو موچەیە لە کاتی خۆی وە بەو شێوازێک کە بڕیاری لەسەردراوە بنێردرێتن گرنگتێکە یاساکەیە بوونی یاساکەیە بەڵام ئەوەی کێ دەکرێت بەنا یاسای ڕێگری لەسەر ئەو بابەتە دەکرێتن تەنها ئەوەی کە ئەمە دەتوانین قسەی لەسەر بکەین و باسی سەر بکەین لایەنی یاساییەکەیە کە یاسا ئەو التزامی دروست کردی لەسەر حکوومەتی اتحادی کە موچەی هەرێمی کوردستان بێت. باشە بلی ئالیە یاسایی جوینا شەبێ دنیا نونەرێن کوردە لە بەغدا بەحسا هیچ فشارێکە سیاسی جی هاتەکردن؟ نەزانی ئەگەر کورد یەکدەنگ بێ لە بابەتی مافەکانی هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان ئەکید دەتوانین باشتر لە بەغدا با بڵێن ئامانجەکان پێچون باشتر نەتیجەمان هەبیت بتوانین باشتر کاریگەریمان لە بەغدا زیاتر بیلەوەیکەوە لایەنێک هەوڵ بدا لە جیاتی ئەوەیکەوە ئاسانکاری بکە لە بۆ ناردنی موچەی هەرێمی کوردستان بێ ئۆباڵی دواخستنی موچەکە بخاتە سەر هەرێمی کوردستان تەنها لە بەرەوەیکەوە ئێستا لە کاتی حملەی انتخاباتی یان با بڵێن لە کاتی ئەوەی کە بەرەو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەڕۆین بە شێوازە قسە بکە لە ئەوەی وا پیشان بداتن کە ئەو کەسێک کە هۆکارە لە بۆ دواخستنی موچەی هەرێمی کوردستان با بڵێن حکوومەتی هەرێم تێدا تەقسیرە لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە لایەنێکی سیاسیە لەوەی بێ لە هەڵبژاردنەکان چەند دەنگێک بە حساباتی خۆی بەدەست بێنێتن ئەو تۆمەتانە بخاتیان ئەو کەم تەرخەمێ بخاتە ئەستۆی هەرێمی کوردستان ئەوە کاریگەری دەبێت لە نەتیجەدا بەڵام ئەگەر هاتوو هەموو لایەنەکان یەکدەنگ بووین هەمومان بەیەکەوە بەرگریمان لە مافەکانی خەڵکی کوردستان و فەرمانبەرانی کوردستان کرد بە تەکید ئەوە کاریگەری زیاتر دەبێ و زیاترش لێرە لە حکوومەتی اتحادی و هەروەها لە لایەن کوتلە سیاسیەکانەوە جێ لە نوێنەرانی کورد و لە ئەندامانی پەرلەمان و هەروەها لە خەڵکی کوردستانیش دەگیرێ. بەڵێ دکتۆر تا بەحسا یاسایە بودجێ کرد و لە گوڕی یاسایە و لە گوڕی بڕیارە دادگاها فدرالیژی divê موچە di dema xwe de bêne dabeşkirin. Bixwe li gelek aliyên xwe be yasaya budcê ya 2024 nehatiye cêbecêkirin û divê meha cûtmehê ve meha deh ve dest bi amadekariyên ya proje yasaya 2025 jî were kirin. Xişteyên wê bêne amade kirin. Gotinên we li ser vê çi ne? ئەوەی کە باس ینی خوشتەی 2025 دەکرێت کاری حکوومەتە جارێ نەهاتیە لە بۆ پەرلەمان هەر کاتێک لەلایەن حکوومەتەوە ناردرا لە بۆ پەرلەمان و پەرلەمان ئیش لەسەر ئەو بابەتە دەکات بەڵام ئەوەی کە سەبارەت بە یاسای بودجەی ساڵی 2024 بەتەکید ئیشی پەرلەمان ئەوەیە کە قانونی بودجە با بڵێن پەسەند دەکات و دەبتە یاسا و سفەی ئیلزامی دەبی لەسەر حکوومەت دەبی جێبەجێ بکات و هەروەها دەوری پەرلەمانیش ئەوەیە کە ڕقابەی حکوومەت دەکات ئایا ئەو یاسایانەی یاسای بودجە یان هەر یاسایەکی دیکە کە لە پەرلەمان دەدەچی حکوومەت بە شێوازێک جێبەجێ دەکات ئایا جێبەجێکردنی یاساکان وەکو خۆی ئەوەیە کە لە پەرلەمان دەرچوایانە لە کاتێک ئەگەر هاتوو جێبەجێ نەکرا وەکو خۆی ئەو کاتە پەرلەمان دەبی بە دەوری خۆی هەربسیوەکە و دۆڕە ڕقابی کە باسمان کرد بانکیشی حکوومەت دەکات بانکیشتی وەزیرەکان دەکاوە لێ پێچینەوەیان لەسەر دەکات لەگەڵ لەسەر ئەو بابەتەوە. ماندوو نەبن دکتۆر ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسای لە پەرلەمانتۆ عێراقی ji بەغدا لەگەڵ ما بوون. gelek spas.